خاوەن ناسنامە سوورەکانی عێراق کێ بوون؟ گەورەترین سوکایەتی بەو مرۆڤانە کراوە لە سەردەمی بەعسیەکان. ئیعدام دەکران یان زمان و گوێچکەیان دەبڕدرا یان شێت دەبوون و خۆیان دەکوشت. لە سەردەمی حکمی بەعسیەکان بە فەرمانی ڕاستەوخۆی سەدام حوسێن ئەو هاوڵاتیانەی دانیشتووی باشووری عێراقن و ئامادە نین بەشداری شەڕ دژی پێشمەرگە و ئێران بکەن و دوجاریش بەشداریان لە ڕاپەڕینە سەرنەکەوتوەکەی باشوور کرد لە ساڵی 1990 کە لە ئەهوارەکان سەری هەڵدا. ئەو کەسانە یان حکمی ئەعدامیان بۆ دەردەچوو یان زیندانیەکی زۆر یان زمانیان دەبڕین یان گوێچکەیەکیان لێ دەکردنەوە یان هێمایەکی هەڵەیان لەسەر دەموچاویان هەڵدەکەنی. ژمارێکی زۆریشیان لەبەر ئەو سوکایەتیە تووشی نەخۆشی دەرونی دەبوون یان خۆیان دەکوشت. ئەم جۆرە هاوڵاتیانە ناسنامەی ئەحوالی مەدەنی و ڕەگەزنامەی عێراقی و پاسپۆرت قەدەغە بوو. تەنیا یەک ناسنامەیان بۆ دروست دەکرا کە ڕەنگی سوور بوو، بۆیە پێیان دەوترا خاوەن ناسنامە سوورەکان. خاوەن ناسنامە سوورەکان بە فەرمانی سەدام حوسێن جگە لەوانەی سەرەوە چەند مەرجێکیان لەسەر جێبەجێ دەکرا. یەکەم لەوانەش بۆیان نەبوو سەفەری دەرەوەی عێراق بکەن، بۆیان نەبوو ببنە خاوەنی بیتاقی خۆراک، نەخۆی ناخێزانەکەشیان. دەبوایە بەلانی کەم هەفتەی جارێک لە نزیکترین بنکەی پۆلیس یان ئەمن ئیمزا بکات. شایەتیدانیان لە دادگاکان نەیدەخوارد. نەدەبوو هیچ کارێکی دەوڵەت بکەن با درێژایی تەمەنیان. ئەگەر خێزاندار نەبوایە بۆی نەبوو بە ڕەسمی هاوسەرگیری بکات، چونکە گرێبەسی هاوسەرگیریان بۆ دەرنەدەهێنا. ئەم خاڵەنە و چەندانی تریش ئەمە جگە لەو سوکایەتەی لا بازگەکان بەو کەسانە دەکرا و بۆشیان نەبوو قسە بکەن، چونکە ئەوەی خاوەن ناسنامەی سوور بووایە پێیان دەوترا بێشەرەف یان بێ ئابڕوو. ئەم گروپە لە بنچینەدا زۆرینەیان خەڵکی خوێندەوار بوون، بۆیە تەنانەت بۆیان نەبوو درێژە با خوێندنیش بدەن، وەکو زیندانیەکی موعەبەدوا بوون بەڵام لە دەرەوەی زیندان. هەر بۆیەش لە وەزارەتی ناوخۆی عێراق تا پێش ڕوخانی بەعس بەڕێوەبەرایەتێکی تایبەتە بوو بەو خاوەن ناسنامە سوورانە. ئەوەی سەیرە بەلای ئەم خاوەن ناسنامە سوورانەوە ئەوەیە کە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسیش لە ساڵی 2003 تا ئێستا ئەوانە هیچ قەرەبوویەکیان وەرنەگرتووە، چونکە نە بە زیندانی سیاسی حساب دەکرێن، نا بە تێکۆشەری دێرین و نا بە خەباتکەر دژی بەعس. لە کاتێکدا زۆرترین و قورسترین سوکایەتیان پێکراوە لە سەردەمی ڕژێمی بەعسدا.